يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. أي پیغمبر بهاوسران تو کچکان تو ئافرەتانی ئیماندار بڵێ کە بە پۆشاچی باڵا پۆش خۆیان داپۆشن ئەوە لە بارترین شتێک کە پێی بناسرێن تا ئازار نەدرێن و تووشی گیر و گرفت نەبن. هەمیشە و بەردەوام خوددا لێ خۆش بوو میهرەبانە لە کەم و کوڕی ڕابردووتان خۆش دەبێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وقل للمؤمنات يغضضن من أبصارهن ويحفظن فروجهن ولا يبدين زينتهن إلا ما ظهر منها وليضربن بخمرهن على جيوبهن ولا يبدين زينتهن إلا لبعولتهن أو آبائهن أو بعولتهن أو أبنائهن أو أبناء بعولتهن أو إخوانهن أو بني إخوانهن أو بني أخواتهن أو نسائهن أو ما ملكت أيمانهن أو التابعين غير أولي الإربة من الرجال أو الطفل الذين لم يظهروا على عورات النساء ولا يضربن بأرجلهن ليعلم ما يخفين من زينتهن وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون لعلكم تفلحون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. صدق الله العظيم.
بەخشندەی میهرەبان، میوانانی خۆشەویست، بەشداربووان و خانمانی باڵاپۆش، بەخێر بێن لۆ دێمین فستیڤاڵی تاجی زێڕین کە 3000 باڵاپۆش تێیدا بەشدارن لە پارێزگای هەولێر. ئەمڕۆ لە پایتەختی کوردانەوە لە شارەکەی سوڵتان مزەفەرەوە فستیڤاڵی ئازادی و ڕێز و شکۆ ئەنجام دەدرێت. ئەمڕۆ نەوەکانی مەلای گەورە و میری سۆران میوانی جوانترین فستیڤاڵی جیهانن. ئەم فستیڤاڵە ڕێزلێنانە لەو متمانە و بەهاقوو لە ڕێکداک و تاوانەی کە باڵاپۆشان لە دڵیاندا هەڵی دەگرن. یاخۆ بەخێر بێن، لۆ خێر بێن. بسم الله الرحمن الرحیم. سێوجل قۆنەغلار، عزیز مسافرlar, hoş geldiniz. 10. Başörtülü hanımların Tac Festivalı'nın. Bugün Kürdlerin başkentinde Sultan Muzaffer'in elinde sevgi, saygı, yüce festivalımız sunar. Bugün Beyücmallar'ın navaları, Soğrambacılar dünyanın en güzel festivalındadılar. Bu festivalimiz 3000 başörtülü hanımlardan oluşup hepsi katılıblar Erbil'den. Bu festivalimiz saygı tutmak ve güvenç vermekti başörtülü hanımlarımızın. Hoş geldiniz, sefalar getirdiniz. بسم الله الرحمن الرحيم. ضيوفنا الأعزاء، عزيزاتي المشاركات وأخواتي المحجبات، مرحبا بكن في مهرجان العاشر للتاج الذهبي، حيث تشارك فيها 3000 محجبة من مدينة أربيل. يقام اليوم في عاصمة الكردية مدينة سلطان مظفر مهرجان الحرية والتقدير والكرامة. اليوم أحفاد ملاي قورة وميري سوران ضيوف في أجمل مهرجان في العالم. إن هذه المشاركة بمثابة التكريم للثقة والقيم العميقة الجذور التي تحملها المحجبات في قلوبهن. مرحبا بكم على الخير والبركة. In the name of Allah, the most gracious, the most merciful. Ladies and gentlemen, welcome to the 10th Golden Crown Festival. There are 3,000 people in Erbil province. Today, in the capital of Kurdistan, in the Sultan Muzaffar city, the festival of freedom, glory, and respect will be held. Today, the grandkids of Malay Gawra and Miri Soran are the guests for the most beautiful festival in the world. This award are a tribute to the deep-rooted trust and values that the girls carry in their hearts. Welcome and welcome. جێنشینی خوددا، وەرێن با بەیەکەوە بگەڕینەوە ڕابردوومان، بەلەم یەکون شەیئەن مەذکوورا دەست پێ بکەین لەو ڕۆژەوەی کە ئادەمیزاد شتێکی باسکراو نەبوون، پاشان بە فەرمانی پەروەردگار بە خاک و ئاوێک مەزنترین دروستکراوی خۆی هێنایە بوون. بەڵێ ئادەم خەلق بوو، ویستی ئەو بوو جێنشین لە زەوی بنیاد بنێ، هەڵبەت مەبەست وا بوو ئاوەدانی و دینداری بێ، بۆ ئەمەش ئەوەل الخەلق ئەبێ فێری هەموو زانست و ناوەکان بێ. پەروەردگار فێری کرد تا شایان بە خەلیفەی خۆی بێ،
هەر فێری کرد و پێی فەرموو هەرچی بوونەوەرە بۆ خزمەتی مرۆڤ دروست بوو، بەڵام مرۆڤیش بۆ ئاوەدانی و دینداری خەڵق بوو. پاشان فەرمووی ئاوەدانی دنیا و زەوی تەنها بە ئافرەتە تەواو و کامل لەبوون، هەر بۆیە لەو تاکە نەفسە حەوای بۆ ئادەم هێنایە بوون. ئەها سەیری گەورەی بکەن بە مەبەستی مەوەددە و خۆشەویستی بە یەک نەفس ئافرەت و پیاوی هێنایە بوون. ئەوە تا ئیعجازی خالقی کەون بە تاکە نەفسێک هەموو مرۆڤایەتی دروست بوون. یەک نەفس و ڕەنگ و زمانی جیاوازن، یەک نەفس و جیابوونەوەی گەل و هۆزن، یەکێ کورد و یەکێ عەرەب، یەکێ فارس و یەکێ عەجەم، یەکێ سپی و یەکێ ئەسمەر، یەکێ لەملا و یەکێ لەولا. ئەم هەموو جیاکاریە بۆ ناسینێک دروست کرا وەجەعەلناکم شعوبا وەقەبائیلا لتەعارەفوا. بەڵام بەم هەموو جیاوازیەش لای خوای گەورە هەموو یەکە و تەنها خاوەن تەقوا جیایە. هەر بۆ ئەم مەبەستەش دیسانەوە ویستی وابوو هەر وەک چۆن هەموو یەک نەفسن ئاواش یەک دین و مەبدەء بن. پەیامی نارد بۆ سەرزەوی بە موحەممەد ڕیسالەی ئیسلامەتی هانی. لەنێو ئەو هەموو جیاوازیەش یەکسانی بوو بە دروشمی، فەرمووی هەموو یەک دین و مەبدەئین، شووناسمانە ئاشتی خوازی، هەر بۆیە لەسەرمانە شکۆداری بە ئافرەت بەخشین. هات و فەرمووی ئەوان خاوەنی لیباس و تەقوان، خاوەنی عیزەت و شانازین، تاج لەسەر و بەهەشت لەژێر پێ. ئەڵڵاه ئەکبەر، گەورەی ئافرەت ئەبێ چی بێ؟ جا چەندە جوانە نەک تەنها خاوەن تەقوابی، بەڵکو هەڵگری پۆشاکی تەقواش بی، هەتاکو لای خوای متعال لە ئەکرەم الئەتقیا بیت. ئەوەش بزانە ئازیز گیان، گەر چاکەکار و خاوەن ئیمان بیت، دڵنیا بە خوای گەورە ژیانێکی زۆر گەورەی بۆ فەراهەم کردووی، نەک تەنها ئێرە بەڵکو بەڵێنی پێداوی لەو دنیاش زۆر بە باشتر بە پاداشت بی. جا لە کۆتاییدا ئەوە بزانە ژیان بەو دوور و درێژیەی هێندە کورتە، هێندە زانی فەنا ئەبی، بە كل من عەلەیها فان، دیسانەوە هەمووان بەلەم یەکن شەیئەن مەذکوورا تەواو ئەبن. جا پێش فەنابوونت ئازیز، توخوا لەبەر خودان بۆ ئەم دینە بەردەوام بە، بۆ پاراستنی بەها باڵاکانی بوونت تێبکۆشە، تاجی عیزەت بە شانازیەوە بپۆشە. دەتخوا قوربان، خەلیفەی خوای گەورەیت لێرە، تکایە شایانی بە. کچەکەم دەستت بێنە لەم بازاڕی مێژووەدا بەنێو کەلوپەلی توحفە فرۆشەکاندا بگەڕێین تا لەچکێکت بۆ بکەم بە دیاری، نەخشێنرا و بەلاگیرەی ژنێکی کوردی بەوی قار، ڕازاوە بە گوڵەباخ و ڕەیحانەکانی حەوشەی دایچێک کە بە نزاکانی نیشتیمانی لەسەر دەستەکانی هەڵگرتووە. لەچکێک لە نامەیەکی زەینەب غەزالی پێچرا بێت و تاریکایی زیندان گرژەی دانەپۆشی بێت. لەو لەچکە بێت مامۆستا چەلەبی لەبەر قەڵا کڕی و کردیە دیاری بۆ خات و سەعادەت. لەچکێک لە نزاکانی دڵە ڕۆشنەکەی مامۆستا جەمیل هەڵکێشرا بێت، لەو لەچکەی کە شەهید وشیار کردیە دیاری بۆ کچەکانی. لەچکێک سیمای ژنە سالارێکی نێو مەجلیسەکانی حەبسەخانی نەقیبت بیر بخاتەوە. وەرە کچم، لەسەر ڕێ ژنە جوتیارێک بوەستین لە بوختەکەی کۆڵیدا، لەچکێکت بۆ هەڵبگرم بە مەرامەی سمڵی و مێخەکەوە، پڕن لە سپێتی وانەکانی دایکایەتی، پڕن لە نەخش و نیگار و عیفەت. لەچکێکت بۆ دەکەمە دیاری لە حوجرێک ختمێکی کردبێت. ئێمە لێرەین
بۆ دەیەمین فیستیڤاڵی تاجی زێڕینی ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیان. ئەو فیستیڤاڵەی هەر ساڵێک لە پارێزگایەک دڵەکانمان پڕ لە جۆش و خڕۆش ئەکات. ئەمساڵ لێرەین بۆ ئاهەنگی ڕێز و وەفا و شکۆ. ئێستاش داوا لە مامۆستا ماریە محەممەد فەرەز دەکەین بەڕێزیان بفەرمێت بۆ سەر ستەیج بۆ خوێندنەوەی وتەی بەخێرهاتنی لیژنەی باڵا. بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. میوانانی خۆشەویست بەشداربووانی دێمین فیستیڤاڵی تاجی زێڕین بەخێر هاتن سەرسەر و سەرچاومان. ئێمە لە ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان بە دروشمی پەروەردەکردنی نەوەیەک بۆ ئایندەی نەتەوەیەک لە خزمەت چینی لاوان و گەنجان داین. لەم سەردەمی جەنجاڵی و نائارامی سیاسی و ئابووری ناوچەکە بە تایبەت و جیهان بەگشتی ڕێکخراوی گەشەپێدان ئومێد و هیوایەکە بۆ گەڕانەوەی بەها باڵاکان و چەسپاندنی لە ناخ و دەرونی لاوان و قوتابیاندا. خۆمان بە خۆشحاڵ دەزانین ئەمڕۆ لێرەین بۆ بەرز ڕاگرتن و ڕێزنان لە بڕیار و ئەمرێک کە خوای گەورە لەسەری واجب کردوین. شایەنی باسە ئەم ساڵ لە پارێزگای هەولێر زیاتر لە 3500 کەس ناوی خۆیان نووسی بوو بۆ بەشداریکردن لەم فیستیڤاڵە. بەڵام بەهۆی نەبوونی جێگەوە ئەمڕۆ نزیکەی 3000 کەس لێرە مەوجودن. 3000 باڵاپۆش لەگەڵمانن بۆ فیستیڤاڵی پڕ لە پاکی و ئاوێزان بە دەنگی دۆعا و زیکرەوە ئاهەنگی دەیەمین فیستیڤاڵی تاجی زێڕین ساز دەکەین. لێرەوە پیرۆزبایی لە هەموو خاتوونەکان ئەکەین و پێیان ئەڵێن پیرۆستان بێ بە هیوای ئەوەی ئەم کارەتان لە ناخی دڵتانە و بە ئیمانی دایکە عایشە و مەریەم ئاسا بێت لە دڵ و دەروونداندا ڕەگدا بکتێت. و زۆر سوپاسی بەرپرسی مەڵبەندەکان و لقەکان ئەکەین بۆ هاوکاری تەواویان بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە و بە پێویستی دەزانین لێرەدا سوپاس و پێزانینی خۆمان ئاڕاستەی هەموو ئەو لایەن و کەسایەتی و ڕێکخراوانە بکەین کە پشتیوانمان بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. لەوانە کەناڵی ئاسپانی سپێدە کە سپۆنسەری میدیاییمان، مەڵبەندی 11 بەریتانیا، ڕێکخراوی نەدووەی لاوانی جیهانی ئیسلامی، نەخۆشخانەی میهرەبان، ڕێکخراوی هانای خێرخوازی، ڕێکخراوی بەختەوەری، خاتوو سیوجل، هەموو ئەو کەسانی کە بە دوعایەکیش بێت لە پشتمان بوون بۆ سەرخستنی ئەم پرۆژەیە. لیژنەی باڵای تاجی زێڕین 2/2024 پارێزگای هەولێر. کچەکەم دەستت بێنە لەچکێکت بۆ بکەم بە دیاری، لەچکێک وەک لەچکەکەی خاتوو ڕۆژگاری هەڵەبجە کە بە دووکەڵی خەردەل و سیانی دیش تا ئێساش دەسا و دەست و سەرا و سەر دەکات. لەچکێک لە ماڵەکەی شەهید بەکر عەزیز و خاتوو گێلاسدا وانەیەکی کۆڵنەدانی لەسەر نووسرا بێتەوە. لەچکێک هەڵخراو بە تەنافی شەو بێداری ئەو ژنانەی کە نەسڵیان دەچێتەوە سەر گوڵاڵەکان. لەچکێک ڕەنجی نووری شەوانی پڕ لە بێداری و قیامی لێنیشت بێت. شەوانی داگیرسان بۆ عیشقی خوددا و سووتان بۆ خەمی کچانی ڕۆژگاری جەور و جەفا. ڕۆژگاری تێکدانی شیرازەی ڕەگەز و شێواندنی ئایەت و جێگەدەستی خوددا. لەچکێک بۆ دەکەمە دیاری پڕ لە تیشتی خۆری ئومێد. بەڕێزان پێتان ڕادەگەیەنین کە لێرە تیمی تەندروستی گەشەپێدانی قوتابیان ئامادەن بۆ هەر حاڵەتێکی لە ناکاو فریاگوزاری ئینشاءالله کەس پێویستی پێی نابێت. ئێستا داوا لە بەڕێز مامۆستا هیوا ڕەفعەت سکرتێری ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان دەکەین فەرمێت بۆ پێشکەشکردنی بتەکەی. السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوي خواي گەورە و میهرەبان، مامۆستایانی ڕێزدار، میوانانی خۆشەویست،
بەشداربووانی دەهەمین فیستیڤاڵی تاجی زێڕین. سڵاوی خوای گەورەتان لێبێ و هەموو لایەکتان زۆر بەخێر بێن. ئەمڕۆ هەمووان دڵخۆشین کە لە شاری قەڵای دێرین و منارەی بانگ و سەدای ئیمانەوە لە هەولێری ئیسلام دۆست و مەڵبەندی پێکەوە ژیانەوە گەشەپێدان دەهەمین فیستیڤاڵی تاجی زێڕین بۆ کچانی تازە باڵاپۆش بەڕێوە دەبات. گەشەپێدان وەکو قوتابخانەی پەروەردەی باڵا، وەکو سەنگەری داکۆچی لە ماف و شوناسی لاوان لە ڕێگەی 22 پرۆژەی سەرتاسەریەوە خزمەت بەنەوەکانی نیشتیمانەکە و لە بەردەم هەموو لادان و ناهەمواریەکە ڕاوەستاوە و مەدەنیانە تێدەکۆشێ تا نەوەیەک دروست بکە خواپەرست و نیشتیمان پەروەر و خەڵکویست بێت، نەوەیەک خزمەت بە مرۆڤایەتی لای عیبادەت بێت، نەوەیەک دروشمی ژیانی هیممەت بەرزی و سەماحەت بێ. خۆشەویستان، ڕێکخراوەکەتان لە ڕێگەی نووری جیهانەوە قوتابخانەی گەشەپێدانی کردووەتە ماڵ و هاوکاری قوتابیانیش بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێ و لە ئامادەییەوە تا بەرەو زانکۆ و دواتریش بەهاری دڵانی کردووەتە دیاری دەستی و ڕۆژێک لە ڕۆژان جیاوازی نەکردووە لە نێوان لاوەکانی نیشتیماندا و بە ڕۆحی بەرپرسیارەتیەوە لە ژیان و بوون و ئایندەیان دەڕوانێ. گەشەپێدان تاجی زێڕینی وەک سمبولێک بنیاد ناوە و ساڵانە لە ڕێگەی چەندین چالاکی جۆرا و جۆرەوە ڕێخۆش دەکات بۆ داکۆچی لە ڕەسەنایەتی و دینداری و ئازادی و ئیسلام دۆستی لای کچانی ئەمنەتەوەیە. گەشەپێدان لەم نیشتیمانەیە دژی بێبەهاکردنی خوێندن و مەعریفەیە، دژی بێکاری و دانەمەزراندنە، دژی کۆچی لاوان و بێئومێدکردنە، دژی ئیباحیەت و ئیلحاد و بێئینتیماییە، دژی دواکەوتنی موچە و لاوازکردنی کەرتی گشتیە، دژی بێسەروبەری و مادەی هۆشبەر و بێماریفەتیە. خۆشەویستان، بۆیە گەشەپێدان لە ڕێگەی تەواوی پرۆژەکانیەوە ڕێگری دەکات لە هەر لادانێک توانستی لاوەکانمان بەهەدەر بدا و پشتیوانیشە بۆ هەر چالاکی و بیرێک کە مرۆڤسازی و لاوپەروەری سەنتەری عەقڵ و ئەندێشە و کاری بێ. لە کۆتاییدا بۆ ئەمڕۆی تاجی زێڕین جارێکی تر ئێمە بە ناوی مەکتەبی سکرتارەتی گەشەپێدانەوە دەستخۆشی و سوپاسمان هەیە بۆ ئەوانەی کە هاوکار و سپۆنسەرمان بوون. سوپاس بۆ مەڵبەندەکانی هەولێر و کۆیە و سۆران و بەریتانیا یەکگرتوو. سوپاس بۆ لقەکانی خوشکان، چەپڵەیکان بۆ لێدەن. سوپاس بۆ گەشەپێدانی کۆیە. سوپاس بۆ گەشەپێدانی سۆران. سوپاس بۆ لقەکانی گەشەپێدانی هەولێر و دەوروبەر. کۆتا سوپاسیش بە ناوی مەکتەبەوە ئاراستەی هەردوو سەرپەرشتیاری زۆر بەڕێز جەنابی مامۆستا تەیب عوسمان و ماریاخان لە مەکتەبی سکرتارێتەکەین تا پرۆژەیەکی تری گەشەپێدان هەموو لایەکتان بەخواست پێرین. وەسەلام عەلەیکم. زۆر سوپاس بۆ مامۆستا هیوا. ئێستا ئیسلام دینی نەسرینی شیرین و باڵاپۆشی پڕ بە هەستە. ئێستا سەرپۆش ڕەمزی مەعریفە و زانینە، ئیتر نەما باوی بەستە. نەسرین داخەکەت سەختە لەسەر دڵ، هیوای ئەویشت وا بردە ژێرگڵ. هەستای تێکۆشای چوون خوێنت گەرمە، سەرپۆشت عیلم و مەعریفە و شەرمە. زۆر سوپاس
بۆ سپۆنسەری میدیایی کەناڵی ئاسمانی سپێدا، مەڵبەندی هەفتەی بەریتانیای یەکگرتووی ئیسلامی کوردستان، ڕێکخراوی نەدوەی لاوانی جیهانی ئیسلامی، نەخۆشخانەی میهرەبانی، ڕێکخراوی هانای خێرخوازی، ڕێکخراوی بەختەوەری، ساردەمەنی مشمش کە شیرینی ئاهەنگەکەیان دابین کردووە، بەڕێز کۆمپانیای ڤلیتۆن، بەڕێز ئەرارات سۆفی کە دیزاینی فێستیڤاڵەکەی ئامادە کردووە. خۆشەویستان، ئێستاش داوا لە خات و ئیمان ڕێبوار دەکەین بێتە سەر ستەیج بۆ پێشکەشکردنی گۆرانیەکی تایبەت بە تازی زێڕین با جەنابیان بفەرمێن. بالله لا يغويك ذا الشيطان، إن الحجاب فريضة من ربنا المنان. يا أختنا بالله لا يغويك ذا الشيطان، إن الحجاب فريضة من ربنا المنان. سمعنا أختنا قولا عجاب، قالوا كلاما لا يسر عن الحجاب، قالوا ظلاما حالكا بين الثياب، قالوا خياما علقت فوق الرقاب. يا أختنا بالله لا يغويك ذا الشيطان، إن الحجاب فريضة من ربنا المنان. يا أختنا بالله لا يغويك ذا الشيطان، إن الحجاب فريضة من ربنا المنان. نادوا بتحرير الفتاة وألفوا فيه الكتاب، رسموا طريقا للتبرج لا يضيعه الشباب. يا أختنا هذا عواء الحاقدين من الذئاب، النار مثوى الظالمين لهم عقاب، والله يكشف ظلمهم يوم الحساب، والجنة المأوى ويا حسن المآب. يا أختنا بالله لا يغويك ذا الشيطان، إن الحجاب فريضة من ربنا المنان. يا أختنا بالله لا يغويك ذا الشيطان، إن الحجاب فريضة من ربنا المنان. کچی خۆم لەو لەچکت بۆ دەکەمە دیاری، کە لە ترسی جەلادەکان خۆی دەشاردەوە تا ڕەنگەکەی نەدزن. لەچکێک بە بەرامەی ماڵی خوددا و ڕەوزەوە حاجیەک لە ژێر پشتێنەکەی هەڵی گرت بێت تا بیکاتە دیارینەوەکەی. لەو لەچکت بۆ دەکەمە دیاری، بە دەزووی معریفەت چندرا و تا ئەبەد داگیرسا و بە نووری مەحەبەت و لیقای خوددا. بەڕێزان کچە نازدارەکانمان، ئێستا بەڕێز مامۆستا ناسر تۆفیق
بەرپرسی ئەنجومەنی پیشەیەکان و نوێنەری بەڕێز مامۆستا سەلاحەدین محەممەد بەهادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان دەفەرمێت بۆ پێشکەشکردنی گوتەکەی و تاج لەسەرنان بەڕێزیان با بکات. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على الله والسلام عليكم ورحمة الله وبركاته. سرتا سلاو رزي جناب يمين داري قشتي وانجمني جيبا جيري كرني يقرتي إسلامي كردستان أجيان ما خزمة جناب كان باشان بنامكم وجرخرا بيشي وجماوري كان يقرتي إسلامي كردستان سپاس و دەستخۆشی زۆرم بۆ ڕێکخراوی گەشە پێدانی قوتابیانی کوردستان کە ماندوو نەبووانە دەیەمین فیستیڤاڵی تاجی زێڕینیان ئامادەساز کرد. جێگەی خۆیەتی دەستخۆشیێکی زۆر بێپایان بکەم لە لقەکانی هەر چوار مەڵبەندی هەولێر و دەوروبەر و سۆران و کۆیە و لێرەوە جێگەی خۆیەتی دەستخۆشیێکی زۆر لە ڕێکخراوی یەکگرتووی خوشکام بکەم لقەکانی ناو شاری هەولێر و دەوروبەری کە هەمیشە هاوکارێکی باش بوون لەسەر خستنی پرۆژەی فیستیڤاڵی تاجی زێڕین. پاشان دەستخۆشیەکەین لە هەر کەسێک کە هاوکاری سەرخستنی ئەم پرۆژەیە و تەواوی پرۆژەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان و پرۆژەکانی ڕێکخراوی گەشەپێدان دەکا ئایا بە دوعایەکی خێر یاخود وشەیەک یاخود 1000 دیناریەک لێرەوە داوای قبوڵبوونی لاخوا بۆ دەکەین خوای گەورە سەربەرز و سەرکەوتویان کە. اینجا دێمە حوزوری ئەم کچە جوانانە و ئەم خوشکە عەزیزانەم پێتان ئەڵێم سڵاو لە شاجوانەکانی کوردستان. ئێوە لای ئێمە شاجوانەکانی کوردستانن کە بە پابەندبوونی خۆتان بە فەرمانی خوای گەورە سەلمانتان ئێوە ئاەتێکی زیندوی خوای گەورەن کە بەسەر زەویا دێن و دەڕۆن. ئەزیزەکانم، حەزرەتی عایشە عەلەیها سڵاوی خوای گەورەی لێبێ ئەیوت پێغەمبەری خوا قورئانێ بوو ئەڕۆشت بە ڕێگا. ئێمەی ئافرەتان کاتێ باڵاپۆشی ئەکەین ئەو ئاەتانە جێبەجێ ئەکەین کە خوای گەورە فەرمانی پێکردوین، چونکە ئێمەی مسڵمان باوەڕمان بەخوا هەیە و باوەڕمان بە تەواوی پێغەمبەران هەیە و دوایەمین پێغەمبەر کە محەممەدە عەلەیهی السەڵات وەسسەلام و باوەڕمان بە قورئان هەیە و پێمان وایە ئەم قورئانە مانوێڵێکە کە ئەبێ ئێمە لەسەری بڕۆین. ئەگەر ئینسان ئەو کەتەلۆکە لەسەر ئەو کەتەلۆکە نەڕوا کە خوای گەورە یاوێکی پێی ڕێگەکانی لێو نەبێ و نزیکترین ڕێگەش لە بینی دوو خاڵە لە شوێنێکەوە بۆی بڕۆی بۆ شوێنێ هێڵی ڕاستە. ئەو سڕات المستەقیمە کێ ڕێگەی پێپشان ناوین؟ خوای گەورە پێی پیشان ناوین، چونکە خۆی خەڵقی کردوین، خۆشی ئەزانێت چ ڕێگەیە باشە بۆمان. بۆیە چۆن باڵاپۆشی داناوە بۆ ئافرەتان فەرمانی تریشی داناوە بۆ پیاوان، فەرمانیش هەیە هاوبەشە لە بینی هەردووکمانە. گرنگەوەیە ئێمە کاتێ بەگوێی خوای گەورە ئەکەین یعنی لەگەڵ گەردیلەیەکە لەگەڵ ئەلکترۆنێکە کە بە دەوری ناوکە ئەسوڕێتەوە هەماهەنگین هەتا سوڕانەوەی مەجەڕەکان. کەواتە تۆ ئێستا کاتێک ئاەتێکی خوای جێبەجێەکەی کەواتە ئاەتێکی زیندوی بەسەر زەویە ئەڕۆی. بۆیە ئەبێ بەوە ئیکتیفا نەکەی تەنها سەرپۆشێک بێ و تەنها جلێکی فراوان بێ، ئەبێ کار لەسەر ناوەڕۆک بکەی. ئەزیزەکانم، ئیسلام و بەرنامەی خوای گەورە هیچ لە فەرمانەکانی جەستە لێی بەدەر نییە، بەڵام جەستە سەنتەر نییە. مەبەستم ئەوەیە کە تۆ کاتێ نوێژەکەی ئەبێ جەستە حازر بێ و ئەبێ ڕکوع و سوجود بەرێ. کاتێ بە ڕۆژووە بی ئەبێ جەستە حازر بێ، کاتێ باڵاپۆشی ئەبێ جەستە حازر بێ. بەڵام ئەسڵی ئیشی جەستەکە بۆ ناوەڕۆکە، یعنی نوێژێک ئەگەر وا لە ئینسان نەکا فەحشا و منکەر نەکا نوێژەکەی وەکو پێویست نەکردووە. ئەبێ نوێژوات لێ بکە هەڵە نەکەی. باڵاپۆشیش فەرمانێکی خوای گەورەیە، ئەبێ وات لێ بکە هەر کەسێک بینیتی بڵێ ئەوە نمونەی مسڵمانە،
ئەبێ هەر کەسێ بینیتی بزانێت کە تۆ نمونەی بۆ پێکەوە ژیان، نمونەی بۆ ئەخلاقی جوان، نمونەی بۆ پاراستی بەها باڵاکان. ئەبێ تۆ لەم زەمەنی ڕووکەشگەراییە، لەم زەمەنی ئیحتیمامدانی و مادیگەراییە تۆ جیاواز بی لە خەڵکی، تۆ هەمیشە ڕێکپۆش بی، جوان پۆش بی لە سنووری شەرعە، بەڵام گرنگیدانت بە عەقڵت، بە فکرت، بە هۆشت، بە زیرەکیت، بە داناییت، بە ئەخلاقت، بە ڕێزگرتنت لە گەورەکانت. عەزیزەکانم، دنیا بەرەو مادیگەرایی ئەڕوا، خەریکە مناڵەکان ڕێز لە دایک و باوکیان ناگرن. بۆیە زۆر گرنگە ئێمە ئەو هەوێنە بین کە هەمیشە ڕێزی دایک و باوکەکان لە لامان گەورە بێ، بۆ ئەوەی خێزان کە یەکەیەکی گرنگی کۆمەڵگای کوردەواریە هەمیشە ئێمە هۆکارێک بین بۆ هێشتنەوەی، و هەمیشە دژایەتی هەموو هەڵوێست و هەناسەیە بکەین کە کارەکە بۆ هەڵوەشانەوەی ئەو خێزانە گەرم و گوڕ و ئارامەی کە تاکی تیا پەروەردە ئەبێ. کوردستان بە قەیرانی زۆر گەوراتێ ئەپەڕێ، شتێک کە هێڵاوێتیەوە ئەو دینداریە پاکەیە، زایدەن ئەو خێزانە تۆکمە و ئارامەیە کە گەنجەکانمان لە ئامێزیا گرتووە. بۆیە ئێوە مادام ئەمڕۆ 3000 کچی جوان لەم قاعەیە کە لە ماوەی ئەم 4 ساڵە باڵاپۆشی کردووە، ئەبێ ئێوە ببن بە هەوێن بۆ ئەم دەڤەرە، ئەبێ بە فعلی پێتانەوە دیار بێ کە کچێکی باش، هاوسەرێکی باش، لە مستەقبەلا دایکێکی باش، ئەو کاتە کوردستان هەر لەسەر پێی خۆی ئەوەستێ. ئێمە بۆ ئەوەی باڵاپۆشیەکەین، بۆ ئەوەی شوناسمان دیار بێ، شوناسی ئیمانیمان دیار بێ. بەڵام دوو شوناسی زۆر گرنگ هەیە، شوناسی نەتەوەی و شوناسی ئاینی و مسلمانیمان. خوشکە عەزیزەکانم، ئێمە بۆیە جلی کوردی لەبەر ناکەین ئێستا، لەبەرەوەی جلی ڕسمی دەوام و دائیرەکان جلی کوردی نییە. ئەگینا جلی کوردی باشترین شێوازی باڵاپۆشیە، جوانترین شێوازی باڵاپۆشیە. ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان یاساکان وایان کرد هەمومان جلی کوردی لەبەرکەین، ئەو کات ئێمەی باڵاپۆشان لە هەموو کەس زیاتر فەخرەکەین بە جلی کوردیەکانەوە. زۆر جار ئەم گلەی ئێمان لێەکەن ئەڵێن ئێوە جلی عەرەبیە هێنن، بڵێن نەخێر، ئێمە جلی عەرەبیمان نەهێناوە، ئێمە وەک ئێوە جلی ڕسمی لەبەرەکەین. ئەگینا ئەگەر ببێ بە جلی کوردی ئێمە لە ئێوە زیاتر حەزمان لێتی. نەهێڵن هەرگەز کەس مزایەدەی نەتەوایەتی بەسەر ئێوە بکە، چونکە کەس بەقەدر ئێوە دڵسۆزی نەتەوە و میلەت و خاک و وڵاتی خۆی نییە. عەزیزەکانم، زۆر گرنگە لە بیرتان بێ کە خوای گەورە خۆی فەرموویەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم. ئێوە ڕێز لێگیراون لای خوا، هەرگیز خۆتان بە پلە دوو سیر نەکەن و ڕازیش نەبن هیچ کەسێ بە پلە دوو سیرتان کە. بەڵام فەرقی ئێمە لەگەڵ خەڵکی ترا ئەوەیە ئێمە سیراع و ململانێمان نییە لەگەڵ ڕەگەزی بەرامبەرە. ئێمە وەکو موسڵمان قەناعەتمان وایە هەردوو ڕەگەز تەواوکاری یەکترن. هەر کەسێک پێمان ئەڵێ ئیسلام مافی ژنی خواردووە و ژن بە پلە دوو سیرەکە، ئێوە زۆر بەسەر بەرزانە بڵێن نەخێر، ئیسلام هەردوو ڕەگەز وەکو یەک سیرەکە و هەردووکیان بە تەهاوکاری و تەواوکاری یەکتر ئەزانێ. چکە خۆی فەرموویەتی وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم، وفرموویەتی ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم. نەیفەرمووە بەڕێزترینتان پیاوەکانن، فەرموویەتی کێ لە هەمووتان پارێزراگارترە، کێ لە هەمووتان متەقیترە، ئەوە لای خوا لە هەموو کەس بەڕێزترە. وەکو چۆن جاری وهەیە کە مەکان لەسەر ئاستی کوردستان باڵاپۆشانن بە فەزلی خوا، بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە بتوانین متەقیتر بین، پێشی زۆرینەی ژنەکان و پیاوەکانە دەینەوە لای خوای گەورە بە ئیزنی خوای گەورە. جا عەزیزەکانم، ڕێکخراوی گەشە پێدان عرفێکی ساڵانەی هەیە. هەموو ساڵێک هەر ساڵی لە پارێزگایەک فیستیڤاڵی تاجی زێڕینەکە. لەو مانگەی کە یادی جیهانی ساڵڕۆژی جیهانی باڵاپۆشانە، تەواوی ڕێکخراوی یەکگرتووی خوشکان و گەشە پێدان سەرقاڵی تەوعیەن لەسەر باڵاپۆشی. بۆچی ئەم گرنگیدانە بە باڵاپۆشی؟ چونکە ئێمە قەناعەتمان وایە باڵاپۆشی یەکێکە لەو هۆکارانەی کە ئەیسەلمێنێ مرۆڤ، ئافرەتیش مرۆڤە. چونکە کاتێک ئافرەت چوویە دەرەوە، ئەگەر خۆی وەکو بووکەڵە عەرز کرد، بەرامبەر وەکو بووکەڵە مامەڵەیەکە. بەڵام کاتێک خۆی دائەپۆشێ بەو سنوورەی کە خوای گەورە بۆی داناوە و ئەچێتە دەرەوە، بەرامبەر مەجبورەکە وەکو مرۆڤ مامەڵەیکە. کەواتە بۆیە ئێمە بە دوو ڕێکخراو زۆر گرنگی بەمە ئەدەین، چکە قەناعەتمان وایە ئەمە وا ئەکا لەوەی ئافرەت ئازاد و ئازادتر بێ
لە سنووری شەرعی خوا و هەستکە پاڵپشتێکی زۆر گەورە. ئافرەت زۆر پێویستی بە پاڵپشتیە. کاتی ئەحساسی کرد هێزێکی گەورە لە پشتێتی و خۆشی ئەوێ بە دڵنیاییەوە بەهێزە بێ، متمانەی بەخۆی ئەبێ، لە قۆناغەکانی ژیانیا یەکەمە بێ و ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان لە مەرحەلەیەکی شاشکستی هێنا هەرس ناهێنێ، بێئومێد نابێ و ئەگەر لە شوێنێکی شا سەرکەوتوو بوو مەغروور نابێ. ڕێکخراوی گەشە پێدان وەکو عرفێکی خۆی تاجێک ئەکاتە خەڵاتی ئەوانەی کە لە فیستیڤاڵا بەشدارن. ئەم تاجە تاجێکی ڕەمزیە. هەر کەسێک قورئان باش بخوێنێ و باش ئیشی پێ بکە، خوای گەورە لە قیامەتا تاجێکی ئاڵتونیە خاتە سەرسەری دایک و باوکی. ئاخۆ چ تاجێ بخاتە سەرسەری کەسەکە خۆی؟ ئەگەر تاجێکی ئاڵتونی بخاتە سەرسەری دایک و باوکی، ئاخۆ ئەوەی کە تەطبیقیەکە و کەسەکە خۆی چ جۆرە تاجێکی بخاتە سەر؟ بۆیە ئێمە هەر یەکێکتان لەو جانتایی لەبەردەستانایە تاجێکی ڕەمزی تایە. ئێستا هەمووتان هەستنە سەر پێ، تاجەکان لە ناو جانتاکانتان بگرن بەدەستانەوە. بۆچی خۆتان ئەیخەنە سەرسەرتان؟ لەبەرەوەی خۆتان بڕیارێکی سەر بە خۆیانەی خۆتان داوە کە باڵاپۆشی بکەن، کەس بە زۆر پێی نەکردوون، بڕیاری خۆتانە. ئێمە تەنها پیرۆزباییمان لەسەرە. تاجەکان بکەنە سەرسەرتان. تاجەکە تاجی شکۆ، تاجی ڕێز، تاجی سەربەرزی بکەنە سەرسەرتان و چەپڵەیەکی قایم بۆ خۆتان لێن. یاخوا پیرۆزتان بێ، سەرکەوتوو بن، سەربەرز بن. ئینشاءالله لە دنیایە ئەبنە هەوێنی سەرخستنی ئەم کۆمەڵگایە و ئەبنە یەکێک لە دڵسۆزەکانی و ئینشاءالله لە ژیانی شەخسی و سەرکەوتنە بن. پیرۆزتان بێ. سڵاو و ڕێزمان بۆ کەس و کارتان، سڵاو و ڕێزمان بۆ دایک و باوکتان. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکاتوه. ئامادەبوانی ئازیز، میوانانی قەدرگران، ئێستاش پێکەوە سەیری کورتە فیلمی تازی زێڕین دەکەین. فەرموو. کاتێک باڵاپۆشیت هەستەکەی جلەکانیشت تەسبیح و زکری خوا دەکەن. هەستەکەی حیجابەکەشت ئەڵڵاه ئەکبەر هاوار دەکات و دەڵێ حەی عەلە الفەلاح. ئازیزان و خۆشەویستان، ئێستاش گوێبیستی وتەکانی خاتوونێکی گەنج، چالاک، خەمخۆر بۆ گەنجان و بۆ باڵاپۆشان دەبین. خات و ئیمان محەممەد یوسف کە باڵیۆزی ڕێکخراوی حیجاب
بابا ريزيان بفرمي. عندما حاصر وقاطع قريش بنو هاشم ظلما ل3 سنوات، قام المطعم بن عدي إلى الصحيفة ليشقها، فوجد الأرضة قد أكلتها ولم يبقى من الصحيفة شيء سوى باسمك اللهم، فبسم الله مسراها وبسم الله مجراها وبسم الله من بيده أرواح أحيائنا ورحمته غمرت موتانا. وصلى الله على ذاك القدوة ما أحلاه، وسلم الله ذاك الوجه ما أبهاه، وبارك الله على ذاك الأسوة ما أكمله وأعلاه. علم الأمة الصدق وكانت في صحراء الكذب هائمة، وأرشدها إلى الحق وكانت في ظلمات الباطل عائمة، وقادها إلى النور وكانت في دياجير الزور قائمة. ماذا أقول في النبي الرسول؟ هل أقول للبدر حييت يا قمر السماء، أم أقول للشمس أهلا يا كاشفة الظلماء، أم أقول للسحاب سلمت يا حامل الماء؟ السلام عليكن يا وصيات الرسول، السلام عليكن يا من قال فيكن المؤنسات الغاليات، السلام عليكن من قال فيكن ما أكرمهن إلا كريم وما أهانهن إلا لئيم. آخر ما وجهه إلى أمته من على منبره: أيها الناس اتقوا الله في النساء، أوصيكم بالنساء خيرا. يا قارورات الرسول، اليوم أكرمكن الله بأعظم ما يمكن للمرء تكريمه، وهي تاج العبودية والوقار، الحجاب. الحجاب لغة تعني حجب الشيء أي ستره، وقد حجب الله عنكن وستركن عن كل رذيلة لتنالوا حياة كريمة وعيشة فضيلة بإذن الله. إن الحجاب هو امتثال لأوامر الله وطاعة له ولرسوله، وهي فطرة الإنسان التي خلق عليها، فالإنسان بطبيعته يحب الستر والتعفف. وجاء الحجاب للمرأة لتحقق هذه الفطرة، وهو أطهر لقلوب المؤمنات والمؤمنين عامة، حيث يحقق التوازن في المجتمع ويمنع الانحراف، وأجلب للعفة والطهارة، وأقوى في حماية للنفس من كل من حولها. فالمرأة حين ترتدي الحجاب تحافظ على وقارها، وهي بذلك أم مثالية، فمن تربت على الدين أخرجت من بعدها من يحافظ على هذا الدين، ويكون بذلك مجتمعا ذا عزة وقيمة. تربي جيلا على الدين يأمر بالمعروف وينهى عن المنكر، ويكون بذلك خير أمة أخرجت للناس. يا بنات وحفيدات أول شهيدة في الإسلام سمية، إنني اليوم هنا لألقي كلمتي والفخر لي بصفتي سفيرة للمنظمة الأمريكية وورد حجاب داي، حيث تأسست هذه المنظمة المباركة عام 2013 من قبل سيدة نزمة خان بعد أحداث 11 من سبتمبر، حيث بدأت محاربة الإسلام والمسلمين كافة في الولايات الأمريكية المتحدة، وتعرضت المحجبات هناك إلى أذى كثير، فكانت هذه المنظمة المباركة بمثابة ملاذ آمن لهن. واليوم بتعاون مع منظمة التنمية لطلاب المعاهد والجامعات في كردستان أردنا المشاركة معكن في تكريمكن وحثكن والشد على أيديكن، وبارك الله لكن. وأقول كما قال القاضي عياض: مما زادني شرفا وتيها وكدت بأخمصي أي بباطن قدمي أطأ الثريا دخولي تحت قولك يا عبادي، وأن صيرت لي أحمد النبي.
وأقول لكن كما قال الرسول صلى الله عليه وسلم لبنات نجار: والله يعلم بأن قلبي يحبكن. يا أحبابنا، ما أجمل الدنيا بكم، لا تقبحوا الدنيا وفيها أنتم. ئەمەوێ بە زمانی شیرینی کوردیش پێتان بڵێم کەوا من نوێنەرایەتی ڕێکخراوی وەرد حیجاب دەیەکەم. ئەو ڕێکخراوە ئەمریکیە کەوا ڕۆژی 1/2 هەموو ساڵێکی کردووەتە ڕۆژی جیانی باڵاپۆشان بۆ هەموو کچان بۆ ئەوەی پیرۆزباییتان لێ بکەم. و هەروەها ئەمێ وەکووە بیرهێنانەوەیەک پێتان بڵێم کەوا لە کتێبی لئەنەکە الله لەبەر ئەوەی تۆ خودایت، عەلی بن جابر الفیفی لە پێشەکەکەیە ئەڵێ بۆ ئەو کەسەی کەوا شەوێکیان لە کاتی نوێژی عیشایە پێی وتم ئایا نوێژەکەت ئەنجام داوە؟ پێم وت بەڵێ. بە گومانەوە سەیرێکی کردم و پێی وتم هەرچیت ئەوێ بیڵێ ئەوا بیڵێ، وەلاکینەه قەد ڕەئاک، بەڵام ئەو تۆی دیوە بۆ دایکم. بۆیە ئێوەش ئەگەر حیجابەکانتان لە ترسی دایک و باوتانە ئەوە لە بیرتان بێ وەلاکینەه قەد ڕەئاک. وەلاکینەه قەد ڕەئاک عەلی بن جابری ڕاچڵەکان بۆی بێتە ئەو نووسەرە. بە هیوادارم کەوا حیجابی ئێوەش وەلاکینەه قەد ڕەئاک ببێتە ئەو لوتکەی عوبودیەتەی کە خوای گەورە فەرزی کردووە لەسەرمانە و ببێتە جێگای شانازی بۆ هەموو لایەکتان و بۆ خۆتان و کۆمەڵگەکەتان. ئەگەر حیجابەکانتان بۆ ترێند و بۆ ئەم فیستیڤاڵەیە ئەوە لە بیرتان بێ وەلاکینەه قەد ڕەئاک، ئەو تۆی دیوە. ئەگەر لە ترسی کۆمەڵگەیە وەلاکینەه قەد ڕەئاک، ئەوە ئەو تۆی دیوە. ئەگەر لە پێناوی کەلتور و نەریتە وەلاکینەه قەد ڕەئاک. ئەگەر بۆ عوبودیەتیشە وەلاکینەه قەد ڕەئاک. ولودكي عبودية إنسان أويا فإن لم تكن تراه فإنه يراك. أجر توش أو نبيني أو تو أبينات. دمتن فخرا للإسلام والمسلمين، هراوا جاي شانازي بن بو إسلام ومسلمانان، وأن تلدن أبطالا وبطلات كست الشام وأخيه صلاح الدين وبالواناني هاوشيوي ست الشام وبراكي صلاح الدين أيوبي بهن نبون. وهروها كونوا أملا لهذه الأمة بابن هوكاري أميد هوابو أمتا وسببا لإحياء هذه الأمة وهوكاري بوجيانا وبوجانوي أم أمتا. نلتقي بكم على الخير ومصرانا وأقصانا وقدسنا وغزتنا بخير، والسلام عليكم ورحمة الله وبركاته. لە کاتێکدا لە ژێر ئاسمانی هەولێردا کۆبوونێتەوە بە ئەم فیستیڤاڵە ببێتە نمونەیەکی دەوشاوی یەکڕێزی تەبایی. پێکەوە ئاهەنگ دەگێڕین بۆ هەمە جۆرێتی نەریتەکان و ئەو هێزە ئیمانیە کە لە دڵەکاندا دروست بووە. ومێت دەکەین فیستیڤاڵی تاجی زێڕین جێپەنجەیەکی نەسراو لەسەر دڵەکانمان بەجێ بهێڵێت. سوپاس بۆ بەشداریکردنتان لەم شانازیەکە دنیا. لە گەشەپێدان ئێمە بڕوامان بە هێزی پەروەردە و زانست و کولتور و دەربڕینی ئاینی هەیە. فستیڤاڵەکەمان بەڵگەی پێکەوە ژیانی هاو ئاهەنگی ئەم بابەتانەیە. لە هەموو دەستوێکی باڵاپۆشیەکەماندا جەوهەری ناسنامەکەمان دەدۆزینەوە. بەڕوحی ئیسلامەتی و میراتی کوردەواریمان فستیڤاڵی تاجی زێڕین لە شوێنی لەدایکبوونیەوە و جارێکی دیکە لە دەیەمین ساڵیدا دەپشکێتەوە. فستیڤاڵی تاجی زێڕین تەنها بۆنەیەک نییە، بەڵکو شانازیەکە بە نازنامە و کەلتور و ئیمانەوە کە بەشێکە لە ڕەگ و ڕیشەی هۆڵی نەریتی ئێمە. بە شانازی و پەیامداریەوە لەگەڵ تابلۆی زیندوی جیهانی و گەردوونیدا تێکەڵ دەبێت. السلام عليكم ورحمة الله. ئاشتی و ئارامی پەروەردگاری جیهانیان بڕژێت بەسەر میلەتی مسلمانان و لە ئێوەی ئامادەبووان. لە کاتێکدا ئێمە لە دڵی کوردستان وەستاوین. لێرە لەناو تابلۆی ئاینی و فەرهەنگی و کولتوریە دەوڵەمەندەکانی شاری هەولێرەوە بەخێرهاتنی خۆمان ئاراستەی هەریەکێک لە ئێوە دەکەین. شانازی دەکەین کە لە پەیامەکەی خوای گەورە و ڕێبازەکەی حەزرەتی موحەممەد درودی خوای لەسەر بێ و ڕێگاکەی دایکمان خەدیجە بێت. بەناوی خودای گەورە و میهرەبان، ئێمە ئەمڕۆ لێرەدا شاید حاڵی جوانی کچانی گەنج دەبین کە بە باڵاپۆشی ڕازاونەتەوە.
لە پشت باڵاپۆشی کچانەوە جیهانێک لە جوانی و خۆڕاگری و دەوڵەمەندی هەیە. حیجابەکەمان هێمای تەقوا و ئیسلامە. حیجابەکەمان شەرەفمەندترین تاجەگوڵینەی جوانی ئێمەیە و بەڵگەی ئەخلاق و کامل بوونمانە. خوشکی باڵاپۆشم، با حیجابەکەمان بۆ ڕێگریکردن بێت لە سەرنج نەک بۆ سەرنج ڕاکێشان. لە ناو خانەوادەی کوردان بە بۆنەی باڵاپۆشبوونی کچەکانیانەوە ئاهەنگ دەجێڕن و کێک دەکردن و دیاری دەبەخشنەوە. ئێستا ئێمەش دیاریمان بۆ ئێوە هەیە لە نێو ئەو کتێبەی کە لە بەردەستانە بەڕێزان سوپرایزێکمان هەیە. هەر کتێبێک ژمارەیەکی تێدایە کەرەمکەن بیهێنە دەرەوە ژمارەکە. 6 دیاری ئامادەکراوە لەلایەن گەشەپێدانەوە کە بەڕێز مامۆستا سێوجل ئامادەی کردووە. زۆر سوپاسی دەکەین. 2 لەو دیاریانە گەشتی عومرەیە، 4یشیان گوارەی ئاڵتونین، بزانین چێ بەخت یاوەری دەبێت و بۆ چێ دەردەچێت. داوا لە هەرێک لە بەڕێزان مامۆستا سێوجل، مامۆستا عاتیە، مامۆستا مەرجان، مامۆستا سەبیحە و مامۆستا جەمیلە دەکەین بێنە سەر ستەیج بۆ ڕاکێشانی ئەو تیر و پشکە، بزانین کام لەو ئەزیزانەمان ناوی لەو تیر و پشکە دەردەچێت. بەڕێزان و ئەزیزانمان، هەریەک لەو بەڕێزانە لەو خاتونانە لەو دایکە میهرەبانانە دەستی باڵان هەیە لە پێگەیاندنی چەندین کچی باڵاپۆش لە دەرس و تعلیم لە خوێندنی قورئان کە ڕۆژانە مانگانە ماندوو دەبن ئەرک دەکێشن لەگەڵ ئێوەی قوتابیانی ئەزیز و خۆشەویست. سەرای ئەوەش مامۆستا سێوجل تعریفێکی بکەم. بە دایکی بێباوک و دایکان ناسراوە، بەردەوام لە خەڵمی ئەواندایە لە ڕێگەی ڕێکخراوی بەختەوەریەوە، بەردەوام لە نێو بێباوکان و نازداراندایە. ئێستاش دیاریکردنی ئەو خەڵاتانەش لەسەر ئەرچی بەڕێزیانە زۆر زۆر سوپاسی دەکەین. فەرمونون بەڕێزان، تیری پشکەکە ئەنجام دەدەین. ئەم شوشەیە دەسوڕێنین، زانین ئەو 6 خەڵاتە کامیان دەردەچێت بۆ کامیشیان دەردەچێت. فەرمونون. هەر یەک ژمارەکەی خۆی لەبەردەستە. ئێستا دڵتان زۆر سەریعیش لێ دەدا. چێ ژمارەکەی 1450ە. ماشاءالله لە هەزارەکان دەردەچێت. 1309 ئەوە ژمارە یەکەم ناوچ بوو. ئەوە ئیفیردەوزخانە. کامێرا ئەگەر فەرموو کادە سەبیحە. هزار و 266 کە ئەو دێت با ژمارەیەکی تر ڕاوچێشین. فەرموو مامۆستا جەمیلە. 2330 خەڵاتی چوارە ناوچ بوو ئەزیێت نەبێ چێ؟ دیلان. خەڵاتی چوارەم بۆ دیلان خان دەرچوو. خەڵاتی پێنجەم 305.
1797 یەکەم و دووەم چیانتان بوون؟ کامتان بوون خەڵاتی یەکەم و دووەمەکان؟ هەردووتان لەبەرەوەی گەشتی عەمران ئەوە گوارە ئاڵتومیەکانە پێشکەش دەکرێت بۆ بەڕێزانەی کە ناویان دەرچووە. پیرۆستان بێت، زۆر سوپاس. هەندێک سوپاسنامەمان هەیە لەلایەن سکرتاریەتی گەشەپێدانەوە. ئاراستەی بەرپرسی لقەکانی گەشەپێدان دەکرێت کە زۆر ماندوونە ناسانە ئەو پرۆژە گەورە و گرنگیان بە پایان گەیاند. داوا لە هەریەک لە مامۆستا هیوا ڕەفعات سکرتێری گشتی ڕێکخراوی گەشەپێدانی و قوتابیانی کوردستان دەکەیت. بفەرمێت بۆ ئێرە بۆ دابەشکردنی خەڵات بەسەر هەریەک لە بەڕێزان مامۆستا ماریا، مامۆستا تەیب، مامۆستا ئەحمەد هەورامی دابەش دەکرێت. داوا لە بەڕێزیان دەکەین بێنە سەر ستەیج. مەولان عەبدوڵڵا بەرپرسی لە خیزانکۆی هەولێر لەگەڵ مامۆستا زانە یادگار، مامۆستا واد حەبیب، میهرەبان هیدایەت و مامۆستا ئەحمەد هەورامیش ئەوانیش ئامادە بن بێنە سەر ستەیج. بەڕێز مامۆستا هیوا خەڵات و ڕێز لێنان و سپاس دەبەخشێتە مامۆستا تەیب. هەروەها بەڕێز مامۆستا ماریا. سپاسنامەیەکی تر بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد هەورامی. ئاسمانی سپێدا مەڵبەندی هەفتەی بەریتانیا یەکگرتووی ئیسلامی کوردستان ڕێکخراوی نەدوەی لاوانی جیهانی ئیسلامی نەخۆشخانەی میهرەبانی ڕێکخراوی هانای خێرخوازی ڕێکخراوی بەختەوەری ساردەمەنی مشمش کە شیرنی ئاهەنگەکەیان دابین کردبوو بەڕێز کۆمپانیای بریتۆن بەڕێز ئەرارا سۆفی کە دیزاینی فێستیڤاڵەکەی ئامادە کردبوو دووبارە تاجی زێڕینتان لێ پیرۆز بوو. السلام عليكم ورحمة الله وبركاته.